هەڵبژاردننی ئەم جارەی عێراق بەهۆی هەمواری یاسای هەڵبژاردنەکان و گۆڕانکاری لە شێوازی هەڵبژاردن تەواو جیاواز دەبێت و بۆ ئەم هەڵبژاردنە کاندید سەنتەر دەبێت نەوەک حیزب. لۆگۆ بانگشەی حیزبی کەمتر تێدا بەرجەستە دەکرێت. لە هەمان کاتدا دەوترێت دەرفەتی ساختەکاری کەمتر کراوەتەوە. دەنگدان بە شێوازی ئەلکترۆنی دەبێت و تەنها لە ڕێگەی پێناسی دەنگدانەوە دەنگدەر دەتوانێت دەنگ بدات. دوای ئەم پرۆسەیە دەکرێت لە پەرلەماندا ئەم یاسایە جارێک کە هەموار بکرێتەوە و گۆڕانکاری بەسەر ئەم یاسایە بێت دنیاک تێبینی لەسەر یەکێک لەوانی کە باسم کردەوەیە مافی پێکهاتە و حیزب بچووکەکانی تێدا پارێزراو نییە بە هیچ شێوەیەک و یاساکە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندی تاکە وەکو کۆمەڵگەی عێراقی بە شێوەیەکی گشتی و لە بەرژەوەندی لایەنە گەورەکانیشە. هەڵبژاردننی ئەم جارە بۆی هەمواری یاساکەوە لە بەرژەوەندی حیزب بچووکەکاندا نابێت. شارەزانی هەڵبژاردن دەڵێن یاساکە پێویستە جارێکی دیکە هەموار بکرێتەوە چونکە مەودای کێبڕکەی لە نێوان حیزبەکان بچوو کردوێتەوە. تەنها حیزبە گەورەکان لە هەموار یاساکە سوودمەند دەبن. ئەوەی کە تا ئێستا کراوە کۆمیسیۆنی عێراق زۆر ڕێوشێنی گرتوێتە بۆ مەسەلەی ئەژماری دەنگی بە شێوازی بکە بە ئەلکترۆنی بێ پاشان ڕێکارەکانی چاودێری بە هەمان شێوە ڕێکاری سزادان بۆ کاندیدەکان و جۆرێ لە جۆرەکان منافسەکان هەستەکەی حیزبەکان زۆرێکیان ڕێککەوتون لە بینی خۆیانە بۆ ئەوەی هەر باز نییە خەڵکانێکی معەیەنی حیزبەکانی کە بە کورتی لێک تێگەیشتێک هەیە بۆی کە عادەت وایە کاتێک کە منافسە هەبێتە زووی زۆرتر دروستە بێ و خەڵ بە دوای تەزویر و چاودێری ئاڕە بەڵام کە کاتێک منافسە نەبوو بە جۆرێ لە جۆرەکان تێگەیشتن هەبوو ئەو کاتە بە دڵنیاییەوە تەزویرەکان کەمتر بێتەوە. بڕیارە مانگیدەی ئەمساڵ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. سەرجەم پاڵێوراوان هەفتەی ڕابردوو ژمارەکانیان لەلایەن کۆمیسیۆنەوە بە تیر و پشک دیاری کرا و چەند ڕۆژێکیشە بە فەرمی بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە. سەرڕای نیگەرانی حیزبە بچووکەکان لە شێوازی هەڵبژاردنەکە بەڵام دوجار لە پەرلەمان پەسەند کرا و ئەوەی دەمێنێتەوە کاندیدی بەهێزی حیزبەکانە بڕیار لە گەیشتن و نەگەیشتن دەدات بۆ خولی داهاتووی پەرلەمانی عێراق. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.